بیرتانەکەم بیری پیاسەی دەم و عەسری کرماشان و بیری سنا تاسەی بینینی بۆکانم کە تەمەنێکە لێم وونە تینووی ورمێ و مەهابادم بستێ خاکی پاکم نییە کە بڵێم نییە لە یادم بیرتانەکەم کاتێککە لە چاومە ئاگرین لە ناو دڵما ژیرتانەکەم من مناڵیم لە لای ئێوە جێهێشتووە لەو ڕۆژەوەی لێتان دوورم مەگەر هەر دڵم بزانێ چەند برکوژانم چێشتووە بەڵام هێشتا بێ ئومێد نیم من دڵنیام بەیانیەک لەگەڵ ئازادی دێمەوە دڵم مەڵێ تا هەمووتان نەبینمەوە سەری کاسم نانێمەوە بیرتانەکەم هەمیشە لە خەیاڵمدان هەمیشە لەبەر چاومدان گوێم لە زڕەی زنجیری لاوەکانتانە چاوم لە بڵێسەی گەشی ئومێدی چاوەکانتانە کە جێم هێشتن ڕۆحی خۆم کرد بە گۆرانی تا شەوانە ڕاتان ژەنێ سرودم ڕاستپاردووە بە دوژمنانتان پێکەنێ تکاکارم ئومێدەکانی ناو دڵتان لە چاوتانە ڕنگ باتەوە نەعرەتەتان لە کێوەکان دەنگ باتەوە من دڵنیام بەیانیەک لەگەڵ ئازادی دێمەوە تینی ئاگرەکەی زەردەش لە گیانمایە و ناکوژێمەوە بیرتانەکەم هەمووتان ماچبارانەکەم بیری گوند و شارانەکەم تاسەی دووری یارانەکەم ماوەیەکە کە سەیری ئاوێنەکەم تەڵخیە بینم وێنەکەم بەڵام دڵنیام چاوم هێندەتینی تیامێنێ بۆ کاتێک کە دێمەوە هیچ دیمەنێکی خاکەکەم لە ڕوانینم جێنەمێنێ کە هاتمەوە بۆ ساتێکیش ڕێگە نادەم حەسەن زیرەکەکەم زیز بێ ئەبێت چاوێکم لای ئەو بۆ هەمیشە چاوێکیشم لە لای ماملەی ئازیز بێ کە هاتمەوە ئەبم بە مامۆستای کوردی لە کرماشانە جوانەکەم ئەوەی کە لە خەیاڵمایەم جارەیان وای چەیەکەم هێلانەکەم گەر بێمەوە ڕێگە نادەم بە هیچ کەسێ ناوی گوند و شارەکانم بشێوێنێ مێژووی ڕاستیم دێنمەوە ڕێگە نادەم مناڵی کوردەر بە تەنیا مێژووی بێگانە بخوێنێ من نەزانم ئێستا لەوێ شاڕەکان یەکتر ناناسن کۆڵانەکان لە یەک ناگەن چونکە تابلۆکان کوردینین شەقامەکان بە یەک ناگەن کاتمەوە زۆر بە وردی چی تابلۆی وڵاتەکەمەیان کەمەوە بە کوردی بیرتانەکەم ئاخرێن دەبیرتانەکەم وەختە زمانم لاڵە بێ لە تاسەی بینینەوەتان وەختە ژیانم تاڵە بێ آخر هێندە بیرتانەکەم وەختە ژیانم تاڵە بێ لە تاسەی بینینەوەتان وەختە زمانم لاڵە بێ بڕوا بکەن ئەوەی کە ناهێڵێ بمرم تەنها هەناسەی ئازادی ئەم پارچەی وڵاتەکەمە ئەگەر چی ئازادی ئێرەش هێشتا هەردیلی ستەمە